سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. سەرکەوتنی مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سەرۆخامیشی بۆکان، ڕێگری حکوومەتی عێراق بۆ ناردنی پێداویستە سەرەتاییەکان بۆ کەمپی مەخمور، بەردەوامی کۆبوونەوەی بنەماڵەی زیندانیانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بەندیخانەی ئێڤین، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلات قاڕەی لاوان، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە و کۆبوونەوەی ناڕەزایەتی بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی لە گۆتەنبەرگی سوید. زیندووکردنەوەی سروشتی کوردستان لەلایەن ژینگە پارێزانەوە. ڕۆژی سێشەممە 26 خاکەلەوەی 1404 دانیشتوانی گوندی چیانەی پیرانشار لە هەڵمەتێکی ژینگە دۆستانەدا زیاتر لە 150 نەمامیان چاند. لە مانگەکانی ڕابردوودا ژینگە پارێزانی کوردستان بۆ پاراستن و قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی بە سروشتی کوردستان گەیشتووە لە زۆربەی شار و ناوچەکان بە چاندنی نەمام، خاوێنکردنەوەی سروشت و گونجەکان و هەروەها بەدوەداچوون لەسەر سزادانی چاوەنبارانی دژ بە ژینگە هەوڵی پاراستنی ژینگەی کوردستانیان داوە. لە بەرزەوامی ئەو ئەرکە ژینگەیەدا دانیشتوانی گوندی چیانەی پیرانشار زیاتر لە 150 نەمامی داری چوویان لەو گوندە و دۆروبەری گوندەکە چاندووە. سەرکەوتنی مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سەرۆخامیشی بۆکان. بەپێ راپۆرتەکان مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سەرۆخامیشی بۆکان کە لە ڕێکەوتی 18 خاکەلەوەی 1404ەوە دەستی پێکردبوو بە سەرکەوتووی کۆسایی پێهات. کرێکارانی ناڕازی کوورەخانەکانی سەرۆخامیشی بۆکان کە خوازیاری دابینکردنی تێچووی هاتووشوێ کرێکاران، ئەمنیەت و خاوێنی شوێنی کار، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها بەرزکردنەوەی ئاستی حەقدەستەکانیان بوون، ئەمڕۆ بە سەرکەوتووی ئەم داواکاریانەیان بەسەر خاوەن کوورەخانەکاندا سەپاند و بە سەرکەوتووی کۆساییان بە مانگرتنەکەیان هێنا. ڕێگری حکوومەتی عێراق بۆ ناردنی پێداویستە سەرەتاییەکان بۆ کەمپی مەخمور. هاوسەرۆکی شۆرای خەڵکی مەخمور لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند حکوومەتی عێراق ڕێگری لە ناردنی پێداویستە سەرەتاییەکان بۆ ئەو کەمپە دەکات و تەنانەت حکوومەتیش بایەخ بە دۆخی تەندروستی و معیشەتی دانیشتوان نادات. بەپێ ئەو بەیاننامەیە گوشار بۆ سەر دانیشتوانی ئەو کەمپا پاش چاوپێکۆتن لە نێوان حکوومەتی ناوەندی عێراق و تورکیا زیادی کردووە و ئەمەش بووە بەهۆی خراپترکردنی کێشەی ژیان و معیشەتی دانیشتوان. جێگای ئاماژەیە حکوومەتی عێراق تەنانەت بە دانیشتوانی کەمپی مەخمور پێناسە نادات و ژمارێکی زۆر لە خەڵک لە دەوری کەمپەکە دەست بەسەر و گەڕاندراونەتەوە و ئەو کەسانێ تووشی نەخۆشی بوون دەرمان ناکرێن. بەرزەوامی کۆبوونەوەی بنەماڵەی زیندانیانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بەندیخانەی ئێڤین. ڕۆژی سێشەممە 26 خاکەلەوەی 1404 هاوکات لەگەڵ 64مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە سێدارە لە بەردەم زیندانی ئێڤین کۆبوونەوە. بەپێ ئەو وێنانێ بەدەستمان گەیشتووە بنەماڵەی زیندانیانی مەحکوم بە سێدارە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی و هەروەها پلاکاردی نابۆ سێدارە خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدامی هەموو بەندکراوان بوون و هەروەها پشتیوانی خۆیان لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئیعدام ڕاگەیاند. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی سێشەممە 26 خاکەلەوەی 1404 کرێکارانی ڕەسمی شاغەڵە لە فەلات قاڕەی لاوان دژ بە وەدی نەهاتنی داواکاریەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی جیاوازی، وەلانانی سەقفی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی ڕفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، پەرداختی سەنەوات، پاداشت و ئیزافەکاری،
بەکردەوە جەرهاتنی سەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردووە کوباج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆسایی هێنان با دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی بوون. هەروەها ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردەوەکە تا کاتی وەجی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە نەڕزایەتی. نەڕزایەتی شۆفێرانی بۆنکرداری کارخانەی سیمانی خوزستان. ڕۆژی سێشەممە 26 خاکەلێوەی 1404 کۆمەڵێک لە شۆفێرانی بۆنکرداری کارخانەی سیمانی خوزستان دژ بە ڕێگری لە هاتوچۆ و هەروەها بێڕێزی پۆلیسیە و پارێزگایە کۆبوونەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە سێڕیانی کیمە دژ بە جیاکاریەکانی دەوڵەت سەبارەت بە هاتوچووی بەرهەڵگران ناڕزایەتیان دەربڕی و ئاماژەیان بەوە کردکە بەرهەڵگرانی 50 تۆنی ئێجازەی هاتوچوویان پێ ئەدرێت، بەڵام ئەوان کە بە تەنها کامیۆنەکانیان 25 تۆنە ئیزنی هاتوچوویان پێ نادرێت و ئەمەش بووە بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان. هەروەها ئاماژیان بەوە کردکە پێویستە بێڕێزیەکانی پۆلیس دژ بە شۆفێران کۆتایی پێبێت و جەختیان لەسەر ئەوە کردەوە تا کاتی وەجی هاتنی داواکاریەکانیان بەردەوام لە ناڕزایەتی و مانگرتنە بن. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە. هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ ئیعدام لە هەفتەی 64 خۆیدا بە پەیوەستبوونی بەندی ژنانی زاهیدان و زیندانی ئەزبەر میلاهیجان بۆ 40 زیندان لە سەرانسەری ئێران زیادی کرد. کەمپەینەکە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بێجەنگکردنی ناڕازیان لە نێو قێرانە نێوخۆیی و نێودەوڵەتیەکاندا لە سێزارەزانی بەندکراوانی چڕچڕ کردووەتەوە و بەتەنیا لە ڕۆژانی 19 و 20 خاکەلێوەدا 29 بەندکراو لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون کە 5 کەسیان زیندانی سیاسی بوون. هەروەها بەندکراوێک کە تەمەری لەژێر 18 ساڵ بووە لە زیندانی گۆنبەدی کاووس ئیعدام کراوە. بەشداربوونیەوە هەڵمەتە داوایان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ کردووەکە دەنگی بەندکراوانی مەحکوم بە سێدارە بن و لەم ڕێگایەدا هەنگاو بنێن. بڵاوکردنەوەی تراک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران شار. ڕۆژی دووشەممە 25 خاکەلێوەی 1404 کۆمەڵێک لە ئازادیخوازانی شاری ئێران شار بە بڵاوکردنەوەی تراکت دژ بە ڕژیم خوازیاری هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی بوون. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، نەڕازیان بە نووسینی ئێمەتان بۆ ئابووریە خراپە خنکاندووە و هەروەها دروشمگەلێک دژ بە ڕێبەری ڕژیم لەسەر تراکت و دیواری شار هەڵوێستی خۆیان دژ بە کۆماری ئیسلامی نیشاندا. ئەمە لە کاتێکدایەکە ڕۆژانە دەنگی ناڕزایەتی خەڵک دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان بەرسر دەبێتەوە و حکوومەت بە تەنیا بەڵێنی درۆ و دروشمی بێسەروبەر بە خەڵکەدات. بانکەشت و لێپرسینەوەی 7 هونەرمەندی ژن لە بێهبەهان. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 24 و 25 خاکەلێوەی 1404 7 ژنی هۆنەرمەند و گۆرانیبێژی دانیشتووی شاری بێهبەهان لەلایەن ناوەندامیەکانی ئەو شارەوە بانکەشت لێپرسینەوە و قەدەغەی چالاکی هۆنەریان لێکراوە. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو هۆنەرمەندانە بەناوەکانی ئێلاها ئەحەدی، مەحسان ئیحترامی، نەگین مەنسووری نەژاد، ئازەردۆخت تاهێرپوور، ڕامێژ سەرد، مۆژدە نەسیری و زۆڵفا جەماشیانی پاش بانکەشتیان بۆ ناوەندامیەکانی شاری بێهبەهان لێپرسینەوەیان لێکراوە و پاشان هەڕەشەی سازکردنی پەروەندە لە ئەگەری بەردەوامی چالاکی هۆنەریان لێکراوە. لە سێدارەزانی 5 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی دووشەممە و سێشەممە 25 و 26 خاکەلێوەی 1404 5 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی کرمان، عراق، بەندەر عەباس و ناوەندی کەراج ئیعدام کراون. بەپێ راپۆرتەکان 4 زیندانی کە یەکێکیان کورد و خەڵکی شاری بانەیە
بە ناوەکانی ڕەحیم نەژاد، عەلی فەزادوستیان، ئەبوو بەکر شەهبەخش و ئەیوب بەرنیانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کرمان، ناوەندی کەرەج و بەندەر عەباس ئیعدام کراون. هەروەها بەندکراوێکی دیکەی مێرمەنداڵ بە ناوی مهدی متەوەلی بە تۆمەتی کوشتنی بانقەس لە بەندیخانەی عێراق لە سێدارە دراوە. دووە هەواڵ کۆبوونەوەی ناڕزایەتی بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی لە گۆتێنبەرگی سوید. ڕۆژی سێشەممە 26 خاکەلێوەی 1404 کۆمەڵێک لە ئازادیخوازان لە شاری گۆتێنبەرگی سوید دژ بە سەپاندنی حکمی سێدارە لەسەر بەندکراوانی سیاسی کۆبوونەوە. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتووە، ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی و هەروەها پلاکاردی نابۆ سێدارە لە شاری گۆتێنبەرگی سوید کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی هەموو بەندکراوان بوون. بەشداربووانی کۆبوونەوەکە داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی بەندکراوان لە ئێران هەنگاو بنێن و بێدەنگ نەمێنن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.